پێش کاتی نووسن مۆبایل و تەلەڤیزۆن لابەرە. ئەخەوم دەست خۆش نامەوێت. بیرت نەچێم. گفتوگۆکردن لەگەڵ ئازیزان و سیرکردنی ڤیدۆ کورتەکانی ئینستاگرام کۆتاییان نایەت هەم خەوی شەزڕێنن. جا کاتێکیش کە ئەتەیە سەیری دراما بکەیت کاتێک بە خۆت دەزانی 4 ئەڵقە و سیر کردو مەلا بانگی بەیانیە فەرمە. لەبەرەوە لەبری ئەوە کتێبێک بخوێنیتەوە باشتر. لە دوای پشوو هەمومان خەومان تێکەچێت. لەگەڵ ماباس سێڕێگەی ئاسانت پێڵێ بۆی شەوان زوو خەوت لێ بکەوێت. سەرەتا چاو قاوە و نیسکافۆ هۆت چۆکلێت لابەرە. لەبری ئەوە کوپێک شیری گەرم بخۆرەوە. توێژینەوەکان ئەوان سەلماندووە کە خواردنەوەی شیری گەرم لە پێش خەوتن هەم جەستە هێورەکاتەوە هەم دەڕاوکە و سترێسکەمەکاتەوە یارمەتیش تا کە زووتر خەوت لێ بکەوێت. کاتی نووسنت دیاری بکە و شەوان لە هەمان کاتدا بڕۆ سەر جێگای نووسنەکە. ئەوەی دەبیر بێت کە مێشکت وەکو ڕۆبۆتێک وایە واتە کاتی خەوتنت دەبەرەکات. ئەگەر شەوانە بەردەوام لێ کاتا بگەڕێیتەوە بۆ ماڵەوە لێ کاتی دیاریکراوی شەڕۆیتە سەر جێگەی نووسنەکەت ئەوان مێشکت پێشوەختە بەرنامە جاڕێژی بۆ کاتی خەوتنت ئەکات. بەمەش زووتر خەوت لێ دەکەوێت. شەوتان شاد.